هیچ کاتێک شۆڕش گۆڕانکاری بە تاکە کەس ناکرێت بۆیە بینیت پیاوێکی وەکو قاضی فاضلی لە دەور بوو قاضی فاضل پیاوێکی عاقڵ پیاوێکی ژیر پیاوێکی دانا دایم بە لە خزمەتی سەلاحەدینە بوو سەلاحەدینی فەرموو من ئەم وڵاتانم بە شمشێری خۆم ڕزگار نەکردووە بەڵکو بەهۆی قاضی فاضلەوە ڕزگارم کردووە واتە قاضی فاضل ئەو کەڵە پیاوە بوو کە لە پشتی پەردەوە دەرهێنەری هەموو فلیمەکان بوو ئەو عالمە گەورەیە بوو بۆیە وا تەسەوڕ نەکەن کە سەلاحەدین بەتەنیا بووە قاضی فاضل دیوانی ئینشائی گرتە دەست جێیشی گرتە دەست وردە وردە چاوی چان لە هەموو شوێنەکانە لە بەریدا لە قەسرەکانە لە جێیشە وردە وردە پارەی بۆ جێیشی سەلاحەدین پەیا کرد بە قووەتێ کرد لە هەر شوێنێکا شتێک ڕووی باە ئەیزانی بە جۆرێک جارێکیان جوان هەڵخست خەریکی موئامەرە و شۆڕشێکن دژی چێ بیکەن دژی سەلاحەدین بیکەن ئەمە گەیشتە چۆ گەیشتە ئیبن النەجا ئیبن النەجا پیاوێکی ئیمانداری موسڵمان بوو بانگیان کرد شیعەکان وتیان ئەمانەوێت ئەم دەسەڵاتی سەلاحەدین قڵب بکەینەوە چۆن چی بکەین چی نەکەین تینامەیەکمان پێیە ئەینێرین بۆ خاچپەرستەکان نامەکەیان دایە و ئەویش هات بە بێدەنگ بە سەلاحەدینی وت سەلاحەدین خەڵکی نارد لە ڕێگا نامەکەیان گرت کە نامەکەیان هێنایە نەیان هێش کەس پێی بزانێ ڕۆژێک کە زانی لە شوێنێکا دانیشتون دای بەسەریانە هەر هەمویانی گرت لە شوێنی خۆیان وەرە تۆ 200 دانە ساڵ حکم کەیت لێت گەڕاون بە ئیسراحەت و بە ئاشتی دانیشیت کەس نییە لە ماڵەوە بتگرێ کەس نییە بێتە سەرت کەس نییە مەحکەمەت کە کەس نییە بتکوژێ کەس نییە سژنیت کە لە جاتی ئەو هەموو خوێنەی کە ڕشتت هێشتا تۆ کۆڵنەیت و واز نەهێنیت و بە تەمابی حکمێکی ئێستاکێنە ئیماندارانە هاتووە بیڕوخێنیت بەڕاستی سەلاحەدین حەکیم بوو بەڕاستی پیاوێکی حەلیم بوو بۆیە بانگی عالمەکانی کوتی چی لەمانە بکەین بە یەک دەموتیان قوربانە منە خیانەتی عوزمایان کردووە لە ملیان بە قەت سەلاحەدینەوە تون نەبووە بەڵام ئالێرانەیە توندی ئەوێ دوای باسێکین سەلاحەدین چەند پیاوێکی ڕەحیم بووە تی قوربان بە بەردەمی ماڵەکانی خۆیانە هەڵیان واستە بۆی کە بن بە عیبرەت بۆ خەڵکی بەڵێ بۆیە سەلاحەدین پێویستی بە پیاوی ئاوا بوو پێویستی بە پیاوی وەکو قەرەقوش بوو قەرەقوش گەنجێ بوو لەگەڵ چێە هاتبوو لەگەڵ تەقیەدین عومەری برازای سەلاحەدینە خزمەکاری ئەو بوو